سپارەی دەکەمەوە چونکە دو هەفتە پێشی سەدە ڕۆژ پێشی ساعینی یاریمان لەگە سۆران لە دەوری بوو سوپاس لە سۆران سوپاس بۆ پێشمەرگەولێک کە یاریێکی زۆر خۆش بوو زۆر بابرێن ئوسلوبەکی تێدا بوو کە متعەکی دەدای ئەویش هەموو تۆپەکان زیاتر تۆپی بە محەتات بوو تۆپی ئەرزی بوو تۆپی بابرێن کۆنتترۆل بوو هەرچەندە یاریکە یاریی عمودی بوو یعنی کراوە بوو زۆر یعنی ئێمە لە هێرشبردن بەردەوام بوو سۆرانیش بەردەوام بوو بەس ئێمە ئەوڕۆ باڵا دەستی خۆمان لە کۆنتترۆل هەتا حدێکی زۆر ئێمە ئەو سیفەتێکایتمان ئەوڕۆ باڵا دەستی خۆمان بەسەر یاریەکە داستمان بە تایبەتر لە سوسی هجومی حتمما یاری سۆران ئەگەر لە سوسی هجومی کۆنتترۆل بگەێت دەست دەتانی ئیفلیجی بکە یان دەتانی عەزلی بکەی دوو فەریق ئێمە تا حدێکی زۆر لەو شتەیە سەرکەوتوو بووین ئێمە باش دەستمان پێ کرد لە گێمی یەکەم ئێمە زۆر باڵا دەستتر بووین زۆر دەرفەتی گۆڵکردنمان هەبوو تەنها گۆڵێکمان کرد وای کرد یاریەکە من تەوەقعم کرد لە گێمی دۆم یاریەکە بە زەحمەت بێت چونکە ئەوان هیچیان نەبوو لە دەستی بدەن دەمزانی بە کامل هێزی خۆیان بەرەو پێشەوە دێن پێویست بوو ئەمە گێمی دۆم بەرگریشی باش بکەین دوو گۆڵی خێرا لە دوویەک لە تایمی دووەم وای کرد کە حساباتەکان زۆر ئالۆز بن بەڵام خۆشبەختانە گۆڵی بەرامبەر هاتەوە بە شێوەی گشتی ئەمە زۆر باش ئامادە بووین بۆ لێدانی یەکلاکەرەوە گۆچێکی زۆر باشمان هەیە دەمزانی کە ئەمە لە لێدانەکان ئێمە سەرکەوتووە بووین بەڵام پێم سیر بوو ینی سێجار دەرفەتمان بۆ هەڵکرد کە یاریەکە خەلاص بکەین دیار بوو دەرفەتەکانمان لە دەستدا